بەداخەوە ئەوەی کە نیگەرانی سەرجەم مامۆسایانی کرد ئەو بەڵێنانەی کە حکوومەت دابووی هیچی جێبەجێ نەکرد بەڵکو حکوومەت بەس پیرۆزبایی لە مامۆستایان کرد و ئەو هەموو داواکاریە و ئەو 4 ساڵەی کە حکوومەتی هەرێم موچەی پاشەکەوتی موچەی زۆرە ملیەی نایاسایی لەسەر مامۆسایان و فەرمانبەران فەرز کرد هیچ بەڵێنێکی نەدا. بۆیە ئێمە لە بەیاننامەیەکە ئاگاداری حکوومەتمان کردەوە یەکەم هەڵگرتنی پاشەکەوتی زۆرە ملیەی موچەی مامۆستایان و هیچ بیانوویەکیش نەماوە کە ئێستا پەڵپێکە بێ کە پاشەکەوت بەردەوام بێ و ئەو پاشەکەوتەی ماویشە لە خاڵی دووەمە بانقی حیسابی بۆ بکرێت و سەرفکرێت بۆ مامۆستایان و هەروەها بژێوی ژیانی مامۆستایان کۆالیەتی خوێندن کە ئیمڕۆ زیاتر لە 1,750,000 قوتابی و 127,000 مامۆستا لە 6,700 قوتابخانە ئیمڕۆ دەوام کراوە، بەڵام بەداخەوە هیچ ئامادەسازیەک و ئامادەکاریەک نەکراوە لەبەرەوەی لە 150 قوتابخانەکان پێویستیان بە نوێژنکردنەوە هەیە و زیاتر لە 500 قوتابخانە مەترسی ڕوخانی هەیە. ئەمە بە پێی داتەکان و لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووشە زیاتر لە 500 مامۆستا وازی هێناوە و حکوومەتیش بێباکە و ئەوێ بە محازر پڕی کاتەوە. بۆ ئێمە داوای ئەوەمانش کردووە مامۆستایانی کە گرێبەستن تەسبیت بکرێن و تەعین بکرێن و ئەو مامۆستایانی محازرن بکرێنە گرێبەست، چونکە ناکرێت لە هەرێمێکدا دەستپێکی خوێندن پێویستیت بە 10,000 مامۆستا بێ. بۆیە کێشەکان قوڵتر بوونە و زیاتر بوونە. هیوادارین حکوومەت بە خۆیان بچێتەوە ئەگەر نا پرۆسەی پەروەردە و فێرکردن بە قەیرانی قوڵتر و زیاتر دەڕوات. ئەوە حکوومەتە کە پرۆسەی پەروەردە و خوێندن لە ئاستی خوارەوە سەیری دەکات و هیچ حسابێکی بۆ ناکە. بۆیە ئاگداری ئەکەینەوە ئەگەر بەم شێوەیە بێت مامۆسایان هەڵوێستیان ئەبێت و هەڵوێستەکەش توندر دەبێت.